بەدڵنیاییەوە گرنگترین ینی ئەوەی کە ئێمە ئەوەی بتوانین سەرکەوتن بەدەست بێنین گرنگترین شت یەکگرتووی گەلی کووردا نەک هەر لە باشوور بەڵکو لە هەموو پارچەکانە و یەکێک لەو خەمانەی کە نەوەی من هەیەی و نەوەکانی پێشووتر و ئەم نەوەی ئێستاش ئەوەیە کە ئێمە نەمانتوانیوە پرسی کورد وەکو پرسێکی نەک نێونەتەوەی بەڵکو پرسێکی نەتەوەیش لێ بکەین ئەمەش بەهۆی نەبوونی ڕێبەرێکەوە لە ناو گەلی کووردا کە نەیتوانیوە ئەم پرسا وها لێ بکا کە خەڵکی کورد هەمووی هەست بەوە بکەن کە یەک نەتەوەن یەک گەلن یەک کێشیان هەیە پێویستیان بە خەباتێکە هەمویان بەیەکەوە ئەوە هەر ئەوەشە سەرکەوتن بەدەستێنێ هەر ئەبێ کورد خۆی بە یەکگرتوو بێ بووی بتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ بەڕاستی ئێمە وەکو کورد ئەبێ پرسی کوردی ڕۆژهەڵات یا پرسی کوردی ڕۆژاوە یا باکوور یا هەر بەشێکمان بێ وەکو پرسی خۆمان سیر بکەین یعنی هەر ئەوە شەوامان لێکە گە بتوانین خەباتمان پێکەوە گرێ بدەین لەو بڕوایم کە خەڵکی کوردستان هەموو کوردستان گەورە هەست بەو بەرپرسیارەتیەکان بەس کێشەی ئێمە ئەوەیە کە دەسەڵاتەکانمان اینجا یا حیزبەکان لە هەموو پارچەکانی کوردستانە نەیانتوانیوە گەلی کورد یەک بخەن یعنی ئەمە شکاتی ئێمە بۆ نمونە لە کوردستانی باشوور شۆڕش هەبوو یا بزوتنەوە هەبوو لەلایەکە کوردستانی ڕۆژهەڵات بە هەمان شێوە هەر یەکە لە پارتەکان پشتگیری دەسەڵاتەکانی ئەمدی و ئەو دیوانە کرد لە باتیەوەی خەباتی ڕۆژهەڵات و باشوور بە یەکەوە گرێ بدەن وەکو یەک کێشە ئەمە ئەزمموی 79مان هەیە ساڵ 1970 کاتی جمهوری ئیسلامی ئەزمموی کاتی ساڵانی زووتر یاخود لە ڕۆژئاوا ئەم ساڵانی دوایی یعنی ئەمە یە کێشەی گەلی کورد هەر ئەمە شەوای کردو کە پرسی کورد نەبووتە پرسێکی نەگنێونەتەوەی بەداخەوە پرسی نەتەوەیش بەڕاستی ئەمە خەمێکی زۆر هەمومانایە خەمی من زۆرە یا کە بلەوەکو لە دەروی وڵاتەوە سەیرەکەم قوتابیەکی لە سوی دەخوێنێ خۆشەویستی هەیە بۆ وڵاتەکەی تەنان قوتابیەکی کوردیش کە لە سوی دەخوێنێ یا لە ڕۆڵاتی ترە خوێنێ خۆشەویستی هەیە بۆ خاکی ئەو وڵاتە بۆ نیش ئەو نیشتیمانە گرنگی پێەیە بەڵام بینین لەسەر منە بینم گەنجانی کورد لە باشوور ئەو خۆشەویستیان نییە بۆ نیشتیمان یعنی لەو بڕوایم کە ئەمەش هۆکارێکی دیارە هۆکاری ئەو دەسەڵاتەیە کە نەیانتوانیوە ئەم نیشتیمانە خۆشەویست بکەن لای گەنجان لە کاتێکا گەنجان ناتوانن ژیانێکی خۆش بەرنەسەر ناتوانن کاریان نییە بۆ نمونە بینیت لە وڵاتەکەیانە پێویستیان بە کۆمەڵێشتی زۆرە کە ناتوانن پڕ نابێتەوانێ ینی ئایا نیشتیمان دەسەڵات چی ئەکا بۆ ئەم گەنجانە بۆی لەگەڵ خۆی ئاشتیان کاتەوانێ بۆ ئەوەی نیشتیمانەکەیان خۆش بووە بۆ ئەوەی ژینگەکەیان بپارێزن ئەبێ گەورە ساڵە ئەمە پەیوەندی بە پرۆسی پەروەردەوە هەیە بمناڵێ لە قوتابخانەوانە فێری بکەی پەروەردەی بێکە کە خاکی خۆی خۆش بیوە نیشتیمانی خۆی خۆش بیوە کە قوتابخانەکەی خۆی خۆش بیوە کە مناڵێ هەستی کرد خۆشەویستەیە بۆ ماڵەکەی بۆ قوتابخانەکەی دیارە وردەوردە ئەتوانی خۆشەویستی شێبێ بۆ گەل و نیشتیمانەکەی بەڵام ئەمەش پێویستی بە ئیشکردنێکی زۆرە ئەم پرۆسی پەروەردەیەکە لەو پرۆسانەی کە ئەتوانێت بەم کارە هەڵسێ بەڵام هاوکاتیژە بێتۆ زمینەیەک خۆش بکەی لە وڵاتەکەدا کە خەڵکەکەت وڵاتەکەیان خۆش بیوە نیشتیمانەکەیان خۆش بیوە بەڕاستی ئەمە ئەرکی هەمومانە هەموو گەورە ساڵانە کە ئێستا لە هەموو بارێکە ئیشەکە کە بتوانین ئەو گەنجانە ئەو نەوەیە ئاش بکرێتەوانێ و کە بتوانن وڵاتیان خۆش بیە و بیر لە ژینگەیەکی وا بکەنەوە کە تایە بەختەوەر بن ینی بەختەوەری دروستکەن بۆ ئەم نەوەیە ئەو نەک ئەم نەوەیە نەوەکانی پێشوشە من بیرم یا نەک باوکم با پیریشم ینی چەندنەوە بڕی بۆ دواوە هەر خەریکی تێکۆشان و هەر خەریکی هەوڵدان بوون و وڵاتەکەمان هەم بە بەردەوامی شەڕی تیا بووە لە هەر لایەکەوانێ ینی ئەبێ هوشیار بین بەوەی کە ئێمە ینی پرسی گرنگترین شتەوەیە کە تۆ پرسی ئەم نەتەوەی بکەیتە پرسێکی نەتەوەی ینی پرسی گەلی کورد بکەیتە پرسێکی نەتەوەی خەڵکەکەت هەست بکەن کە تۆ یەک گەلیت ینی ئەگەر بیرکەیتەوانی گەلی کورد گەورەترین بەنی بە ژمارە گەورەترین نەتەوەیە کە خاوەنی دەوڵەتی سەربەخۆی خۆی نییە ینی هەموو کەسێ ئەم پرسیارە بخاتە مێشتەوە هۆکاری چییە ینی گەر مرۆڤ هوشیاری هەبێ بەسەر مێژۆکەی ئەبینێ کە ئێمە بەڕاستی نەبوونی ڕێبەریە کە بتوانێت ئەم پرسە بەریە پێشەوانێ هەموو تاکێکی کورد هەست بکە کە خاوەنی پرسەکەی خۆیەتی ینی بەراورد کە لەگەڵ گەلی ئیسرائیلە لەگەڵ گەلانی باڵتیکۆم لە دوای ڕوخانی بە شورای بەرلین هەریەکە
بە زووترین کات دەوڵەتی سەربەخۆی خۆیان ڕاگەیان لەگەڵ ئەوەی کە رووسیای گەورە لە تەنیشتیانەوە بوو یعنی بێ خۆت کار بکەی بۆ ئەویش بۆ ئەوە. والله لە ناخۆمانە یەکگرتوو بین لە ناخۆمانە باش بین لە ناخۆمانە ڕێک بین تەبایی بین هەر خۆشیمانەوێ هیچ شتێکمان ناوێ. والله ئیتر دەربارەی دوژمن چی بۆستینەوە یەکێ دوژمن مابێ ئەمە توانی دەربارەی بۆستینەوانێ. والله ئیترە بێ خۆمان پارێزین خۆمان لەوە دوور بگرین ئیتر ئێمە هەر خۆشیمانەوێ هیچ شتێکمان ناوێ بۆستینەوانێت تەبایی وەرگرین خۆشی وەرگرین هەمووی ڕێک بێ هەمووی لە ناوێکە هین بێت تەبا بێت. والله ئیترە بێ ئێمە تەبابین لەگەڵیانە لە ناویان بەرین ئەوەی زدمانە ئەوەی زدمانە خۆی گەورە لە ناوی بچێت ئەوەی هینیشمانە پێغەمبەر بخاتری ئەو قورئانە خۆی گەورە سەرکەوتوویکە ئەوەی خۆشیە لەگەڵمانە ئەوەی زدیشمانە خوا لە ناوی بەرێ. پشگیری کوردی ڕۆژەڵاتەکەین ئەوانش کوردن لە پارچەیەکی دڵی ئێمەن ئەوان کوردن ئێمەش کوردین ئەبێ لەگەڵیانە تەبابین و لەگەڵیانە ڕێکەوە بین. کوردی ڕۆژهەڵات بوو ئەبێ یارمەتیان بین وەکو ئێستام دۆخیان لە قەوماوە ئێمەش وەکو کوردێک یعنی هیچ چۆنەڵی جیاوازیمان نییە لەگەڵ ئەوانە ئێستا وەکو ئەوان لیان قەوماوە ئێمەش ئەبێ یارمەتیان بین و بەدڵێکی فراوانەوە وەکو هەر کوردێکی تر وڵی ترجایە گرتووەکە خر کەسەکان خۆی یعنی ئێستا ئێمە خۆمان لەناو خۆمانە ئەبێ گرتو بین نەک بڵێ ئێستا حیزبەکان کێشەمان حیزب هەیە بەڵام حیزب هیچ علاقەی بەوە نیە کەسەکان خۆیان لەناو خۆیانە ئەبێ گرتو بن. ئێمە لەگەڵ بڵێن ئەو وڵاتانێکی ئێستا لیان نەقەومێ بۆ نمونە ئێستا ڕۆژهەڵات کە لیان قەوماوە ئێمەش بێ لەگەڵ ئەوانە هاوکاریان بن بەڕاستی دەستی یارمەتیان بۆ درێژکەین. کاتێکیش ئێمە کەڕامان کرد لە زمانی سەدام بەڕاستی پەنامان بۆ ئێران بردووە ئەوانیش ئێمەش ئەبێ ئەومان لە بەرچاو بێ یعنی پەنا بۆ ئەوێ ببینەوە ئەوان لە بەرچاو بگرین بەڕاستی یارمەتیان بین چونکە ئەوانیش ئێستا وەکو ئێمە لیان قەوماوە هیچ فەرقیان لێ لەگەڵ ئێمەیە پێویستە کە کوردیە گرتو بێ و یعنی هیچ جیاوازیەکی نەبێ بەڕاستی چکە ئەوانی وەکو ئێمەوان هیچ فەرقیان نیە. پێویستە کە هەر کەسێک یعنی لە ماڵەکەی خۆیەوە بۆ یعنی هەر شوێنەکەەوە بێ لە شوێنی ئیشەوە بێ ینی یارمەتیان بێنیان ئاگامان لیان بێ هەڵوێستی هەبێ عەفو بەرامبەریان هەڵوێستمان هەبێ ینی دڵمان فراوان بێ.